پێشمەرگە ئەو کەسەی هەمیشە جێگەی شانازی کۆمەڵانی خەڵکی کوردستان بوو دیفاعی لە سەروەریەکان کردووە پێش ڕاپەڕین بە گشت حیزبی بەعزدا چووە و ئازادی بەرەمهێنا. لە ئازادی و ئاوەدانیشدا پارێزەر بووە بۆ خاکی کوردستان. لە شەڕی تێرۆریشدا قەڵایەک بوو بۆ کوردستان و ڕوبەڕووی داعش بووەوە. هەر بۆیە هاوڵاتیانی کوردستان قبوڵی ناکەن بێڕێزی بەرامبەر قوربانیدانی پێشمەرگە بکرێت. ئەوانەی لە بەردەم پارشی مەلیک مەحموود کۆبوونەتەوە داواکارن ڕاگەیاندنەکان لێپرسراوانە و پیشەیانە کار بکەن و ناوی پێشمەرگە و سەروەریەکانی نەزڕێنن. ئێمە خاوەنی هەزاران شەیدین ڕۆژی مقاومە کراوە پێشمەرگاتی کراوە کە خەڵک ئسقاتی دنشەیە کرێ و من ئەمن بە عەرەب ئێستا چۆن ئەم خەڵکە قبوڵی ئەمە ئەکات سکاڵامان هەیە لەسەر ئەم کەناڵانە کە نامەسوولانە بەرامبەر هێزی پێشمەرگە بەرامبەر خەباتمان بەرامبەر خوێنی شەیدەکانمان قسە ئەکەن با خەڵک بزانێت هەموو شارەکە بزانێ حەزەکەین هەموو کوردستان ئێمە ئەم جارە دووپاتی دەکەینەوە پێشمەرگەین هەر پێشمەرگا بین هەتا ئەو ڕۆژەی ئەمرین کوردستان یانەمان نەسرەوتن تا سەرکەوتن. گلەیم لەم کەناڵانە هەیە ئەم کەناڵانە ئەبێ کەناڵ بە فیلتەرێک کاتێپەڕێ من کۆمەڵی قسە بکەم ئێستا تەشیر وێ بە هەچ کەسێک بە هەچ شخصێک نابێ و تەشیرە ڕاستەوخۆدا بەزێنرێ ئەبێ گوێی لێ بژیرێ کام کەلیمەی خراپ بوو لای بەرێت و دوایی دای بەزێنە بۆ جەماوە. پێشمەرگە بەڕاستی سمبولی کوردستانە سمبولی میلەتێکە چۆن ئەبێ قسەیەکی وا بەرامبەری پێشمەرگە بکرێت ناکرێت قسەیەکی وا بەرامبەری پێشمەرگە بکرێت. پێشمەرگە ڕێخستنە دیێرینەکان کە سوکاری شەهیدان زیندانیانی سیاسی و کەمەندانبوانی سەنگەر نیگەرانن لەو تەشیرانەی کە بە پێشمەرگە کراوە داوا لە وەزارەتی ڕۆشنبیری دەکەن لێپرسینەوە لەو کەناڵانە بکات و ئیجراعەتیان بەرامبەر بکات کاتێک دایانەوێ ڕای گشتی بەلاڕێدا ببن و داواشیان لە دەسەڵاتی دادوەری هەیە سزای ئەو کەسانە بدات کە بۆ مەرامی خۆیان ناوی پێشمەرگە ناشرین دەکەن. سوکایەتی بە هەموو خەبات و تێکۆشانی میلەتەکەمان کراوە هەر لە شێخ سەعیدی پیرانەوە هەتاوەکو ئەم ساتەوەختە ئەم هەموو خەباتە هەموو شۆڕشە دوای لە دوای یەکەکان هەموو خەباتمان هەموو تێکۆشانمان خوێنی شەیدەکانمان سوکایەتی بە هەمووی دەکات. ئێمە چین و توێژێکی پێشمەرگەی دێرین کە باسی دەکەی تێکۆشەری دێرین خەباتمان کردووە خوێنمان داوە هەمووی گەنجی خۆی فۆتانەوە بۆ ئەم خاکە تۆ دێیت بە دەستی ئەنقەست خەڵکێک دێنیت سوکایەتی بە خەباتمانکە ئەمە میدیا نییە میدیا ئەوە نییە. پێشمەرگە دێرینەکانی کوردستان ئەوان ڕاگەیان کە خەباتی ئەوان بۆ گەڕانەوەی شکۆمەندی بووە بۆ کوردستان و لە ناوبردنی زوڵم و زۆرداری بووە کە ناکرێت ئێستا ئاوات بە ڕژێمێک بخوازرێت کە هەزاران پێشمەرگە جانی خۆیان کردە قوربانی بۆ بە سزاگەیاندنی ئەو ڕژێمە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.